بینەرانی هێژام کاتتان باش، من شاسوار مامەم لەگەڵتانم بەرنمەیەکی تایبەتتان پێشکەش دەکەم کە ئەما دەبێتە یەکەمین بەرنامەی ڤیدیۆ کەناڵەکەم کە لەمە دووە لە پلاتفۆرمەکانی دیجیتال میدیا و لە ڕێی یوتیوبەوە بە تایبەتی دیبەیت و بەرنامەی فرە شێواز لە بواری جیاوازدا پێشکەش دەکەین. بەرنامەی یەکەممان تایبەت کردووە بە دۆسیەی زیندانیانی بادینان. ڕەنگە ئاگادار بن کە زیاتر لە 3 مانگە دەیان چالاک مامۆستا ڕۆژنامەوان و چین و توێژی جیاواز لە دەڤەری بادینان دەستگیر کراون و دۆسیەکانیان تاکو ئێستا ڕوون نەبووەتەوە و هەروەها ڕێگری دەکرێت لە سەردانی کەسوکاریان. هەتاکو ئێستا لایەنە پەیوەندیدارەکانیش وەک پێویست ڕوونکردنەوەیان نەداوە دەربارەی ئەو دۆسیەیە و ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش ڕەخنەی زۆریان هەیە لە مامەڵەی کاربەدەستانی حکوومەت و هێزامینیەکان لەگەڵ دۆسیەی زیندانیانی دەڤەری بادینان. ئەمڕۆ هەوڵ دەدەین سەرنج بخەینە سەر وردەکاری ئەم دۆسیەیە. ئایا ئەم چالاکە مەدەنیانە یان چالاکە سیاسیانە ڕۆژنامەوانان مامۆستا کە بەشێکیان لەسەر پۆستێکی فەیسبوک یاخود لەسەر مافەکانی خۆیان دەستگیرکراون بۆچی تاکو ئێستا لە زیندانەکانی ئاسایشی گشتیدا ماونەتەوە و دۆسیەکەیان بەلایەکدا نەکەوتووە. هەوڵ دەدەم ئەم بابەتە تاوتوێ بکەم لەگەڵ میوانەکانم بەڕێزان خەتاب عومەر پارێزەری دۆسیەی زیندانیانی دەڤەری بادینان، هەروەها کاک کامەران عوسمان نوێنەری CPT کە ڕاستەوخۆ لەگەڵمدان. کاک خەتاب سەرەتا دێمە لای ئێوە ئەگەر بکرێ بۆمان باس بکەن کە ئەم چالاکانە یاخود ئەو کەسانەی کە وەک زیندانیانی دۆسیەی بادینان ناویان دەهێنرێت لەسەر چی دەستگیر کراون و بە پێی چ مادەیەکی قانونی یاخود بە چ تۆمەتێک دەستگیر کراون؟ بەڵێ ئەوخوار ئەو گرتین دەبەرە بادنان و نوکە حالیان زیاترش 18 کەسە ئەف کەسێت هەنێ نای پەیوەهاتینە گرتن یان سەرێک بابەتێ دەست نیشانکردینە هەر یەکێ و دەمێکی دەست نیشانکردی و سەر بابەتێکی دەست نیشانکردی و تۆهمەتێکە دەست نیشانکردی هاتیکردن. یعنی ئەم بێژین گرۆپێکی 10 کەسی هەی ئەو گرۆپی 10 کەسی گرۆپی یەکەمە ئەوە هیچ پەیوەندی مەسەلت ئەبێت گشتی بەنینە. ینی طبعا هەر گرتنەوە بابەتێکی گشتیە بەڵام گرتنەوە جیاوازە 10 کەسن ئەو ڕەنگە ئەنیەت بین هەندی و دەسمە کەفتیش ماڵێت واش لەانت فەرمین ئەوە ئەنیەت بی گرۆپێکی سیاسی دەینەن شتێکی وسان لەڤینەکە سیاسی بێ دەوێت بکەن کۆمافێکی دەستوری و یاساییەوانە بەشێ دوێ بەشێ مامۆستانە و سەرەکیەوە مامۆستا بەدەل بەرواریە کۆمەڵێک کەسێن دژی پشتینگە هات نەگرتن ڕۆژنەمانۆز شێروان شێروانی و گەل مەڵا شێوان سعید و ئەیاز کەرەم و ڕۆژنامەنووس گوهدار و کۆما سیێژی بێ دمایکی هاتی گرتنێ پشتی کۆم خۆپیشاندان لە هەرێما کوردستانی هاتیکردن بەشێکی وال تایبەت دەڤەرا شێلاتزێ 2 بۆ 3 کەسە یەت هاتین گرتنێ و ئەو ژوەکی وایدی gelek bironî ku hekerem êkeke bişîne şên bijmete madit waçine û serçiye û tuhmetewa bû çibî destpêkê bes piştî ku destpêkav dimayî katî hiç taybe jî ekîwek mamosta bedel berwarî yan Omed Berroştî evel yasayê timam bên yani yasayê de hatin azadkirin kesê dop dimayî katin kefalet yan hadbîberdan yan jî mamosta bedel bû nemûne dadgah temîzê yani dadgah tawanin dokê sîfetê temîzî ku me temîz kî wek parêzer azad kirin li dezgahê emnî hatin birin û bê hiç ku tuhmeteka destnîşankiriya eklayî bidin ser wan. تا ئێستا ڕوون نەبووەتەوە بە دیاریکراوی ئەو چالاکانە بەپێی چ مادەیەکی قانونی دەستگیرکراون بەپێی یەک مادەی قانونی یاخود بۆ هەر یەکەیان دۆسی جیاواز کراوەتەوە؟ نه هەموو یەک مادەی قانونی نینە چکو ئەبێ دەستپێکی مامۆستا بەدەل ئەو یەکەم جار سەر مادە دوو خراپکارنانە ئەلکترۆنیاتە ئەنی دادادگەهێ دووەم جار سەر خۆپیشاندانە حساب بێمۆڵات دەمێکی دا کویش خۆپیشاندانێک نەکردوی ئەس شێن بێژمەتە گشتی چکۆ کەیس گەلەکن گشتی ناف دەستت وا دەژی ئالۆز ببی یعنی ئەوە نەزانی چ جوورە تۆهمەتێکی بۆ وی پاڵدنێکی بۆ وی پاڵدن ژبەر کو ئەو تۆهمەتت ئینان دادگەیدا دادگەه خۆیان یا تشتە تهمەت ناتزانی یعنی ئێکی ئەنیەتێک هەبێت خۆپیشاندانێکی بکرد ئەوە نابێت تاوان چ دنیادا نابێت تاوان
گشتیاشین بژمەتە ئەوە پێشلکاریت gelekî yasayê hatin kirin ji ber ku eger çi nebit em giştiyê hemiya wergirîn hemiya ke evê badînanet hatin girtin evel badînan heker hatu tiştek hat bitkirin yê encam dayîn yani yasa gelekî pironî dibêjit li gorey taybetmendiya cihî yani ixtisas mekanî cihêva dadgehkirina va yan ji tuhmeta va dihûke çi peywandî asayişa giştî û hewlêrê ve heye heta ku bêdva guhastinê bûerê yani pêşilkariya zêqê tê de heyn madê tuwayet yasayî jê cuda ne evêt ku me dîtî yani ew ku em ageda wekî dijî em beşa zûr ji we her nizanin ser çi ye tuhmeta wal ser çi ye هۆکارەکەی ڕوون نییە کە بۆچی گواستراونەتەوە بۆ هەولێر دەستگا ئەمنیەکان هیچ ڕۆژنەوەیەکیان نەداوە بە ئێوە وەکو پارێزەرانی دۆسیەکە نا yani ke me ku pirsiyar jî me kirî gelek çwa ew ku asa gotî ew karê pê heye yani zanim çi cûre karek serçe binyatekê çi yasayeke ku rêkê bidit herêkî karekî pêkî hebit te karê pêkî de çî malawî xwe tu nagirî bibî bikî zîndanê de heyva pêlî de ku te karekê pê yan te kumeka pirsiyaret pê heta eger tuhmetek ji we hebit yani tiştek dabit palva ku eva bo nimune bêjin rêkeka yasayî ser we hatî girtin yan jî bivên bidin dadgehê axir dadgeh dihûkê tê dikirin dihûke cihêva kesê ku hatin girtin eger livînek hebit eger xwe tawanek encam dabit eger tuhmetek bit dihûk cihêwa hiç rengekî ewa hiç bersivek bû vê hindê nîne ku boçîkî birine asayişa giştî asayişa giştî ve karê nîne li dûva madê dihûn dest sanehî mesela du itîsalat madê du xirabkarînana elektroniya çi peywendî bi asayişê ve aslan dinya de çi peywendî bi asayişê verîne karê polîsê ye polîsa medenî ye ca asayişê girtî û ji dihûk jê derxistî bû hewlêrê ke ئێوە تا ئێستا چاوتان بە زیندانیەکان کەوتووە ڕێگەیان پێداون کە بیان بینن وەک پارێزەران پێشتریش yani serokê desta mafê mirovî carekî gotî parêzera dîtî min hengê bersiva durustî ji de çi rastî bu axne twînînin yani destpêkê ji ku hewl medayî wextê înayîn dihûkê yek şwan bedelberwarî û şêrwan şêrwanî dema ku înayîn bo dihûkê taban bi zor roniyan bidibêjin wextê em dîv de çûyîn bo dadgehê gotiye ji neynane roja dîv de ku dawam rabî ewa gotî wela duhê nabî birin ve bû hewlêrê yani hindî kol dihûkê bîn bedel û umêd û evê hene em meşiyan bibînin em gerîniştîn çûku em birîkarderê wabî piştî bîn hewlêrê çi rengekî me nedîtiye û biraderê me hewlêrê jî hewl da bibînin yek duwek şwaya dîtin weku wekale yani birîkarnameyê wergirtî belam ku dîtinek weku yasa rêkê bidit ez birîkarderê xwe yan biraderek me birîkarderê xwe tinê bibînit bişêt jiyana wî wex ku heqîqet jê werbigirit û zanyariya jê wergirit û bizan serçe hatiye girtin hiç rengekî ev cura reke pê nehatiye dan eger wek birîkarname bû yekî çêkir bit yan jî li jêr serperiştiya dezgahê emnî ya bu du pisyara lê bikit weku tendurustî ev nabit mafekî yasayî ku yasa rêkê pê did بەڵێ لەگەڵم بمێنەوە کاک خەتاب دەگەڕێمەوە دەچمە لای کاک کامەران عوسمان نوێنەری تیمەکانی CPT کە لە هەرێمی کوردستان کار لە سەر دۆسیەکانی مافی مرۆڤ دەکەن و پێم وایە لە نزیکی شەو بە دوواداچوونیان کردووە بۆ ئەم دۆسیە کاک کامەران سڵاوت لێبێت ئەوەندەی ئێوە بە دوواداچوونتان کردووە دەربارەی ئەم دۆسیەیە گەیشتون بە چه ئەنجامێک ئەم کەسانە لەسەر چی دەستگیر کراون و مامەڵەی هێزە ئەمنیەکان چۆنە لەگەڵیان سڵاو لە جەنابت و میوانە بەڕێزەکەش کاک شاسوار پیرۆزبایی ئەم ڤیدیۆ کەناڵت لێ دەکەم لە ڕاستیدا ئێمە هەر لە یەکەم ڕۆژی دەستگیرکردنی مامۆستا بەدەلبەرواری دواتر ئومێد بەروشکی و دواتریش زیندانیانی تری بادینان ئێمە لەسەر خەت بووین بۆ ئەم دۆسیە بەشێکی زۆری ڕێکخراونێ دەوڵەتەکانمان لە دەستگیرکردنی ئەوان ئاگادار کردەوە دواتریش لە کاتی دەستگیرکردنی ڕۆژنامەوانی سربەخۆ شێروان شێروانیدا جارێکی ترم خاتەبێ ڕێکخراونێ دەوڵەتەکانمان کردەوە و داوای هەماهەنگیمان لێکردن لە بەدواداچوون بۆ ئەم بابەتە ئەوەندەی ئێمە تێگەیشتین و بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکانی تر و بە پێی ئەو بەدواداچوونانەی کە لەگەڵ حکوومەتی هەرێمیش کردومانە دۆسیەکان لە سەرەتادا هەر لە دوای بانگەوازیکردن بۆ خۆپێشاندان لە دەڤەری بادینان مامۆستا بەدەلبەرواری و ئومێد بەروشکی و چەند مامۆستا و چالاکوانێکی تر لە دەڤەری بادینان دەستگیرکران لە زینداندا هێڵدرانەوە ئەم مەجموعەیەکی تریان ئازاد کران کە ژمارەیان 48 کەس بوو لە سەرەتادا ئەوانەی کە هێڵدرانەوە لە زینداندا هەمان ئەو
چالاگوانانن کە ساڵی پێشوو لە ساڵی 2019دا دەستگیر کران لە دوای ئەنجامدانی خۆپێشاندان بۆ لە پشتیوانیان بۆ دەستگیرکراوانی شیلاتزێدا ئەوان ئەو بەنیاز بوون خۆپێشاندانێک لە دهۆکدا ئەنجام بدەن، بەڵام بەداخەوە دەستگیرکران. بەشێکی زۆری ئەو زیندانیانە هەمان ئەو زیندانیانن. دواتریش دەستگیرکردنی شێروانی کە تۆمەتی ئەوە درا پاڵیان دوای مانگێک کە ئەنجومەنی ئاسایش بەیاننامەیەکی بڵاو کردەوە و بە جۆرێک لە جۆرەکان ئاماژەی بەوەدا کە سێ گروپ دەستگیر کراون کە بەشێکی ئەو خەڵکانێک کە دەستگیر کراون پەیوەندیان بە کاری تیرۆریستیەوە هەیە، یاخود بەکرێگیراون یاخود لەلایەن لایەنێکی نێودەوڵەتیەوە ڕاستپێردراون بۆ ئەنجامدانی کاری تیرۆریستی لە هەرێمی کوردستاندا. ئەوەندەی ئێمە بە دوواداچوومان بۆ بابەتە کردووە و ئاگاداری کارەکانی ئەو ڕۆژنامەنووس و چالاگوانانە بووین. ئەوانە خەڵکانێک بوون لە کۆمەڵگەی مەدەنیدا ئیشیان کردووە و لە ئازادی ڕادەربڕیندا ڕۆژنامەنووسەکان زۆربیان ئەو دۆسیانە پەیوەندیان بە بواری ئازادی ڕادەربڕینەوە هەیە، بۆیە سەر لەبەری ئەو دۆسیە پەیوەندی بە ئازادی ڕادەربڕین و کاری ڕۆژنامەگەریەوە هەیە. هەرچەندە حکوومەتی هەرێمەوە ڕەت کردوێتەوە کە ئەوە پەیوەندی بە کۆمەڵە کاری ئەمنیەوە هەیە، بەڵام ئێمە گومانی گەورەمان هەیە لەو بابەتەدا کە هەموو ئەو دۆسیانە دەستگیرکردنی هەموو ئەو چالاگوان و ڕۆژنامەنووسانە پەیوەندی بەکاری ڕۆژنامەوانی و پەیوەندی بەکاری کۆمەڵگەی مەدەنی و ئەنجامدانی خۆپێشاندان هەیە لە دەڤەری بادینان و هەروەها لە هەرێمی کوردستاندا. کامەران ئاماژەت بە ڕێکخراوەکان کرد کە هەڵوێستیان هەبووە دەربارەی ئەم دۆسیەیە و خۆشتان ئاگادارن کە حکوومەتی هەرێم دامەزراوەیەکی هەیە تایبەت بە وەڵامدانەوەی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و هەرو دامەزراوەیە بەشێک لە زیندانیانیان تۆمەتبار کرد بوو بەوەی کە دەستی دەرەکیان لە پشتە و کۆمەڵێک تۆمەتی جۆراوجۆریان ئاڕاستە کرد بوون. ئەو وەڵامانەی کە ئەو دامەزراوەیە دەیداتەوە وابزانم دامەزراوەی وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکانە تا چەندە قەناعەت پێکەرن بۆ ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کە ئێوەش یەکێکن لەو ڕێکخراوانە؟ بەڵێ کاک شاسوار، لە ڕاستیدا ئەم دامەزراوەیە تاکە ئیشی وەڵامدانەوەی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە تاوەکو ئێستا دانی بەڕاستی و دروستی یەک راپۆرتی نێودەوڵەتیدا نەناوە. ئێمە بە نیگەرانیەوە ئەسڵەن هەر لە هەبوونی ئەو دامەزراوەیە دەڕوانی لە حکوومەتی هەرێمی کوردستاندا بە پێی و بە دووەداچوونانەی کە ئێمە کردومانەوە ئەوەندەی ئێمە ئاگادارین لە هیچ وڵاتێکی دنیادا دامەزراوەیەکی بەم شێوەیە نییە کە ئیشی تەنها و تەنها وەڵامدانەوەی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بێ، هەر بە چاوکشانەوەیەکی گشتی بە دۆسیەی زیندانیانی بادینان و دۆسیەکەی شێروانی بۆمان دەردەکەوێت کە پێشێلکاری گەورە لەم دۆسیانەدا هەیە کە جێگای قسە لەسەرکردن نین. هەر لە شێوازی دەستگیرکردنیان من دەمەوێت سەرنجی ئێوە بۆ ئەوە ڕابکێشم لە کاتی دەستگیرکردنی شێروانیدا چەند کەسێک بەجلی مەدەنیەوە سەرباری ئەوەی کۆمەڵێک سارەی پۆلیس لەوێ هەبووە کە ئێمە پەیوەندیمان بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کرد لە وەزارەتی ناوخۆ، تەنانەت بریکاری وەزیری ناوخۆ ئێمە ئاگادار نین لە بەکارهێنانی سارەی پۆلیس و وەزارەتی ناوخۆدا، چکە ئەو دەستگیرکردنە ئەنجومەنی ئاسایش دەستگای ئاسایش لە هەرێمی کوردستاندا ئەنجامی داوە و هەروەها بە بەرچاوی خانەوادەکەی دەستگیر کراوە و دەمانچە کراوەتە سەرسەری شێروانی بە بەرچاوی منداڵەکانیەوە. ئەم دۆسیەیە ئەم ڕووداوە کە چەندین شاد حاڵی هەیە شتێکی حاشا هەڵنەگرە کە پێشەلکاری کراوە لە بواری مافی مرۆڤدا، بۆیە باشتر وایە حکوومەتی هەرێم لە بری وەڵامدانەوەی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دام بە ڕاست و دروستیە و ڕووداوانە دابنێن و لە هەمان کاتدا هەنگاوێک بێنە پێشەوە بۆ ئەوەی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا بۆ بارودۆخە نەبن کە ناوبانگی هەرێمی کوردستانی لە وڵاتانی دنیادا ناشرین کردووە. لەسەر قەزیەیەکی ئەوە وەزیرێک لە کابینەکەی ترامپ مایک پۆمپیۆ تەلەفۆن بۆ مەسرور بارزانی دەکات و پێی دەڵێ ئاگاداری هەموو ئەو پێشەلکاریانن کە ئێوە ئەنجامی دەدەن. کەواتە پێویستە حکوومەتی هەرێم لە بری ئەوەی کە ئەم وەڵامی ئەو راپۆرتانە بداتەوە یاخود بە درۆیان بخاتەوە حەقەدان بەو ڕاستیەدا بنێ کە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا لە دۆخێکی مەترسیداردا بەپێی راپۆرتی ڕۆژنامەنووسانی بێسنووری جیهان هەرێمی کوردستان وەکو
ئێران و عێراق و سووریا و ئەوانە پێناسی کراوە بە پێ راپۆرتەکانی ئەواندا کە شوێنێکی ڕەشن شوێنێکی مەترسیدارن بۆ ئازادی کاری میدیایی بۆیە ئێمە پێمان وایە هەبوونی ئەو دەستگا لە هەرێمی کوردستاندا شتێکی دروست نییە و پێچەوانەی هەموو عورفێکی مافی مرۆڤە و هەموو ئازادیەکی ڕادەربڕینە لە هەرێمی کوردستاندا. زۆر سپاس کاک کامەران دەگەڕێمە وڵات دەمەوێت ئەو پرسیارە لە کاک خەتاب بکەم. کاک کامەران باسی لەوە کرد کە بەشێک لەو کەسانە بەهۆی خۆپیشاندانەکانی شیلاتزێ کە لە 2019 لەم کاتانەدا بەڕێوە چوون پێشتریش دۆسییان هەبوو و ئایا چ پەیوەندیەک هەیە لە نێوان دۆسیی خۆپیشاندانەکانی شیلاتزێ کە لە دژی بنکە و بارەگاکانی تورکیا بەڕێوە چوو؟ بەڵێ تمامی هەراوە ینی بەشێکش وایە بێت هاتینگرتن تایبەت ژیان دوسێکێکێ بێت دومایگر شێلاتزێ ینی شێروان و بەدەل و ئۆمێد و بێتە هەمی هەر هەمانە و کەسی کوهاتینگرتنە دەمێ خۆپیشاندانە شێلاتز دەژ بەریا ساڵ و ساڵونی وەکی ینی بە گرتیە دوێ جۆرە خۆپی تاوان خۆپیشاندان ژوی دەمیدا نەهات بینکردن بەشێک شوانە بە خۆپیشاندانەکەوی ئەنیەت بخربە بۆ نەکێ بکەن ئەوە بەڵێ بەشێک شووە هەفشکە ناوبەرە هەردوو کادە ئەنی بەردەوام ئەو کەسین و السر بابەتێن ئەنیەتە خۆپیشاندانە یانژی نەڕازیبوونێکی چەند کەسێکی شووە هەرە هەمان کەسن ینی تێنە دووبارەکردن بەڵام ناین دووبارەکردن سەرنجێک وە تاوانێکی کری کە کەمەران گوتن خۆدا گوتی حکومەتە هەرێمێژی ئاژانس ڕاستنەوەسەی شەهرێمێژی گوتی کۆ هەندێک باندên تیرۆریستیە دیەتی نەمزانم ینی ڕاستیژی ڕۆنینە ئەف حکومەت یان ژێف دەستگای تەمنی کێ تیرۆریستە بزانن تیرۆریست ئەلەیەکی کۆ دەخوازە مافیخوا بکێت یان خۆپیشاندانێکی بکێت ینی دەفوا نزانم بڕۆ نینە ئەوە تیرۆریست دزانن یانژی مافخواست زانن ینی کۆ دەخوازە مافیخوا بکێت جبارن دێژی وەختێ تشت ڕۆن نەبێت طبعا یاکو جێ گلەییە بۆ ما وەکو یاسا ناس وەکو پارێزەر بێدەنگی ئەنجومەنە دادواری دەستادەوە کاری گشتیە ڕاستی بەرامبەر بۆ هەمی پێشلکاریە یاساییان تێکردن ئەگەر ڕاستە تشتێکردینە ئەگەر ڕاستە تۆمەتەکە یاسایی سەروانە ئەو دشێن ڕادستی یاسا بکەن و ڕادستی پۆلیسێ بکەن و دادگەه ئەوە کەیسێت ئەوت بژن ڕێ ببن وەک چاوە دادگەهێک و پێشتر دهۆکێ کەیسە ئەوێت خۆپیشاندانە شێلاتزێ و 25 کەس بیشوانە ئەم حتا دمایی جاژی وەک و پارێزەت گەل داماین بەشە زێدە زێدەشوەک و نزیکی 200 تشتێکا بین بەشێت زێدە هاتن خلاصکردن و بێبەری گوناه دەرکەچن بەشە دژی بە کێمێکی شوانە کو بەشدار بین تێدە بسوتن ئەوادە غەرەماکە geleka کێم هاتن خەرەمەکردن ینی چی یاسای سەرەدەریت گەل کرد ئەم ژی بێت بێژین ینی دەستگایت ئەمنی ئەو حکوومەتە هەرێما کوردستانê یەکەم جار لێدانە سمعەتە خوا دووەم جار لێدانە سمعەتە ئەنجومەنە دادوەری سێم داواکاری گشتی ینی بێدەنگیە هەر دەستەیەکی بەرامبەر وا پێشلکاریە یاساییان تێنکردن و ڕاستەخۆ کاریگەریە سەر حکوومەتە یەکەم جار هەیشنی سەر سمعەتە هەرێمی و هەوڵاتیەک بێ بەڵێ کاک خەتاب دەربارەی ئەو تۆمەتانە کە تۆمەتەکان زۆر گەورن و هەر تۆمەتێکیش نییە زۆر جار دەگۆڕێن هیچ بەڵگەیەکیان خستۆتە ڕوو هێزەمینیەکان یاخود ئەو لایەنەی کە سکاڵاکارە ئەنجومەنی یاسایشە یاخود هەر لایەنێکی دیکەی سەر بە هێزەمینیەکانە بۆ ئەو تۆمەتانە هیچ بەڵگە و دۆکیومنتێکیان خستۆتە ڕوو یان ئێوە هیچ یەک لەو بەڵگانەتان بینیوە کە پێیان تۆمەتبار بکرێن؟ وڵی گشتی نا هیچ بەڵگەیەکی بەردەست نەدایەوە و دیار کرد بێتەوە ئەف تۆمەتەی ئەنجامدا یا حتا نوکە بەندێوە یاسایی دیار ناکی کاس هەرچە بەندێکی یەک کەسە هاتینە گرتن دوام ئەوە و گرنگە ڕێکخراوت مافێت مرۆڤی و ئەوێت هەب گشتی سەرشور بکەن ڕاستیژی لاداناوی بەندێ دووە یاسا خراپکارینان ئەلکترۆنیاتە ڕاستیژ ئەوەی کارەسات سەرسەرێ بە چالاکوان و ئەبێت و دەخوازە ئازادیارە دەربرنێتی هەر کەسێکی پۆستێکی بکرد ئاخفتنێکی جەیەکی بێژێت پەیوەندیەکی بکرد گورەی بەندێ دووش یاسا خراپکارینان ئەلکترۆنیاتە تۆهمەتبارە و وەکی وات بێت سەرەدەریەت گەلکەن هەتا نوکە فەرمی و ئاماگەدار بن یانژی ئەوە دڕاگەهاند بێت هیچ ئەوەک دیار نینە و حتا بەندێ وای یاسایی کیشکێ نەک بەس کە تۆهمەتەوەڵ سەر چیە و کە ئەیە باڵگەر سەر هەنە یان ناو بەڵگە ڕادستی دادگای کردن ئەە ئەت بژم چی پێشلکاریت کول بەرامبەر یاسایی تێنکردن برناوا چالاکباناش دۆکێ بوو هەولێرێ پێشلکاریەکە یاساییە چکل گورەی تایبەتمەندیە جی اختصاص مەکانی بێت دهۆک جێ دادگایکردنەوەنە دوام ژی ئەف هەمی ڕێگیریکردنەوە پشتی سێ چار هەیڤەکەشنی ماڵ ببینن و خۆچیە بۆ
نەت جیهادینە نەت تیرۆریستن و کاریگەریە سەرێوەکەوت بژین ڕاگەاندنەوە دەک و دەستێکی دەرەکیل پێش ڕاستی جافشتە هەمی شتت لاستیکینە هەنیت مەتاتینە دەستی دەرەکی کیە ینی ئەم حەسکن ئەمژی بزانیا و دەستی دەرەکی کینە بەحث دەکەن ینی هیچ شتێکی دوا کێسا دە ڕوون نینەش بەرەندێ gelek jare taban berîn hoke ji ev haletê dibare bîn û renge çar heyva mabûtê ve dimayekê derkev peywendî her nev dezgeh emnî ve her neçi destê derekî piştin ev dirêjkirine fitir ez rastî jî her matirsî zanim hem li ser simeta vê herêmê û hem jî li ser pêşilkariyên yasayî destûrî Iraqê کەواتە دۆسیەکە بە تەواوی دۆسیەکی سیاسیە نەک دۆسیەکی قانونی ڕاستە؟ وەکو سیاسی ئەو بابەتێکی جودا بەس وەکو یاسایی بن نەخێ هیچ ڕەنگێکی قانونی نینە چکۆ هەکە قانونی بە دە سەرەدەریەکە یاساییە دروستێتکردن بەرکو ڕۆن نینە بەجا سیاسی بن ببێن سیاسی بکەن ببێن سیاسەتی دەرێ بخن ڕۆن نینە بەس ئەوە شتێکی نەڤەشارتیە نەشاڕەوەیە کوردستانی هەر ئەو جهێکی و دەسەڵاتێک ڕەنگێکی دەسەڵاتی لێ هەی بەردەوام تۆهمەتبارێت وێ ئەو کەسن یەکوەکی وێ هەزر ناکە کاک خەتابێ ئاگادارن کە لە ڕۆژانی ڕابردوو باوکی شێروان شێروانی کۆچی دوایی کرد کە یەکێکە لە زیندانیە سیاسیەکان و کەسێکی دیاری لەڤەری بادینانە هەم ڕۆژنامەوان و چالاکی مەدەنیش بوو لەو کاتەوە ئایا ئەو زانیویەتی ئەوەندەی ئێوە ئاگادار بن کە باوکی کۆچی دوایی کردووە یاخود هیچ ڕێگەیەکی پێدراوە کە کەسوکارەکەی ببینێت وڵایە بە زانیاری ڕەنگە تایبەتێ تەبانم ناوێ خۆ و هەمی هەو هەواڵ و پارێزەرت گەلمەدام بەشداری خەمەوەی نەفسەرخۆشیژی لوێ خێزانەوەی هەمیەتکەن ڕاستی چڕێکێ مەنەشیان ببینە حتان بگەینێ ئەو زانیاری ڕەنگە ماڵایی باشتر بدت ئەس باوەڕ ناکەم هەتانوکە فەرمی ئاگادار بێت چکە پەیوەندی ماڵایی وێزیدەتر چکۆ مەنەشیان ببینی ئەن هەواڵت گەلمەدا نەشیانە ببینن کو ئەم شێن ڕاستە خوب گەینێ بەداخەوە هیچ ئاماژەیەکی ئەشکەنجەدان هەبووە لە نێو زیندانەکاندا یاخود پارێزەران ئەگەر چاویان پێیان کەوت پێدیان کە سوکاریان ئەشکەنجەدراون ئەوەندەی زانیاریتانە بێ ئەوە مەهەی وەکو جەستەی و هەواڵێک مەبخۆ هەندێک چوە دووکێ دیتن ئەوێل هەولێری ژاتن دتنێ چ شتێک جەستەی نینە بەس ئەشکەنجەدان یعنی بلا gelek ڕوونی بە یاسا ئەخلاق شریعات هەمی تشت ئەشکەنجەدانە بتنێت جەستەی نزانن yani ev şer û ev cengê derûnî gel eva kesayan çi tohmet barek ediyor têdkirine xwe ve cûrekî eşkencedan ye belkî eşkencedana nefsî yanca derûnî gelek xirabtir ya ceste ya cesteyî zîh saxib bid bes yadî saxbînayî çek zehmet e دروستە دەگەڕێمەوە لای کاک کامەران ئێوە ئەوەندەی بە دووەدا چونتان کرد بێ وەک CPT هیچ ئاگادارن کە بارودۆخی زیندانەکانی هەرێمی کوردستان چۆنە یاخود هێزەمنیەکان لە نێو زیندانەکاندا چۆن مامەڵە لەگەڵ زیندانیان دەکەن بەتایبەت ئەم دۆسیەیە کە دۆسیەکی هەستیارە و حکوومەت و هێزەمنیەکان و لایەنە پەیوەندیدارەکان خۆیان دەبوێرن لە پێدانی زانیاری بەڵێ کاک شاسوار بە پێ و ئەزمونەی کێمە هەمانە لەگەڵ زیندانیانی سیاسی یاخود ڕۆژنامەوانانی زیندانی لە دەبەری بادینان و لە هەولێر ئەو ئەشکەنجەیە کە هەیە ئێمە شایەتی هیچ ئەشکەنجەیەکی جەستەیی نەبووین بەڵام ئەشکەنجەندانی دەرونی هەبووە ساڵی پار یاخود 2019 کاتێک شێروان شێروانی و هاوڕەکانی تری دەستگیرکران لە زیندانی زرکا بوون لە دهۆک ئێمە سەردانی زیندانمان کرد ئەو کاتە هەستمان بە ئەشکەنجەدانی دەرونی کرد کە شێروان ئەشکەنجەی دەرونی دراوە و هەروەها لە ژوورێکی سارد بە تەنیا لە ژوورێکی سارد بەبێەوەی هیچ بەتانیەکی پێ بدەن و یاخود دروستکردنی ژاوەژاو لە لە ناو زیندانەکاندا ئێمە لەگەڵ بەشێکی تری زیندانیەکان بۆ ئامادەکردنی راپۆرتێک چاوپێکەوتنمان لەگەڵداکردن ئەو کاتە کە پێیان گوتین کە بە چەندین شێوازی جۆراوجۆر ئەشکەنجەی دەرونی دراون بۆیە بەڵێ ئەشکەنجەی دەرونی هەیە لە هەرێمی کوردستان بەڵام ئەم جارە بەهۆی هەبوونی پەتای کۆرنا تیمەکەی ئێمە نەمانتوانی وە ڕاستەخۆ سەردانی زیندان بکەین لە دۆخی ئەوان بکۆڵینەوە بەڵام بەناڕاستە خۆی لەگەڵ حکوومەتی هەرێم لە سەرخەت بووین پەیوەندیمان پێوە کردوون و ئاگادارمان کردوونەتەوە لەوەی CPT و چەندان ڕێکخراوی نێودەوڵەتی چاودێری بارودۆخی ئەوان دەکات تا ئێستا ئێمە هیچ معلوماتێکمان لەبەردەستدانیە
کە ئەشکەنجەی دەرونی دراون یاخود ئەشکەنجەی جەستەیی دراون یاخودنا بەڵام ئێمە لەگەڵ خانەوادەی شێروان شێروانی لە پەیوەندی داین خانەوادەکەیشی تەنها ئەوەندەی یەک جارتوانیویانە تەنها یەک جارتوانیویانە چاویان بکەوێ بە شێروان شێروانی و لەو جارشدا هەستیان بە بێهێزیەک کردووە لە شێرواندا بەڵام هیچ معلوماتێکیان نییە ئاخۆ ئەشکەنجەی دەرونی دراوە یاخودنا بەڵام گەورەترینی ئەشکەنجە دەبێت چی بێ کە تۆ نەتوانی بەشداری پرسەی باوکت بکەیت دەبێت گەورەترینی ئەشکەنجە چی بێکە خەم و ئازاری دووری تۆ لە خانەوادەکە دوا بکە کە باوکت تووشی نەخۆشی شەکرە ببێت و دواتر کۆچی دوایی بک بەداخەوە ئەمە دەبێت زەنگێک بێ بۆ دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان کە چیتر ئەم کارانە دووبارە نەکەنەوە ڕۆژنامە نووسان بەبێت تاوانی نەخەنە زیندانەوە ئەگەر شتێکیان هەیە لەسەر شێروان شێروانی دەتوانن بۆ ڕای گشتی بیخەنە ڕوو بەڵام هیچ شتێکی وا لە بەردەستدانیەوە بە پێی ئەوەی کە ئێمە چاودێری دۆخەکە دەکەین شێروان شێروانی تەنها لەسەر کاری ئازادی ڕادەربڕین دەستگیر کراوە هیچ دۆسیەیەکی تری لەسەر نیە ئەگەر دۆسیەکی تر هەبووە وەک دۆسیەکانی تری تیرۆر یاخود هەر دۆسیەکی تر دایانتوانی بڵاوی بکەنەوە بڵندانی بە تاوانەکەی داناوە بەڵام شێروان شێروانی دانی ئەوەندەی ئێمە ئاگادارین تا ئێسادانی بە هیچ شتێک دانەناوە تەنها کۆمەڵێک تۆمەتە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆی دروستکراوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بۆ دۆسیەکانی پەیوەند بە ئازادی ڕادەربڕین یاخود ڕۆژنامەگەریەوە لە ڕێگای ئەو یاسای ژمارە 35 ساڵی 2007ەوە مامەڵە لەگەڵ ڕۆژنامە نووسان بکە نەوەکو لە ڕێگەی دەستگای ئاسایش و ئەنجومەنی ئاسایشەوە مامەڵە بکات لە کاتێکدا ئەو دەستگا تەنها ئیشی بۆ کاروباری مخەدەراتە و هەروەها بۆ کاروباری تیرۆرە ئەگەر بەڵگەیەکیش لە بەردەستدا حکوومەتی هەرێم تا ئێستا دەیتوانی بڵاوی بکاتەوە بەڵام تا ئێستا هیچ بەڵگەیەکی لە بەردەستدانیە دەمەوێت ئاماژە بەوە بدەم بەداخەوە حکوومەتی هەرێم هەر کاتێک کە زانی کەسێک قسە لەسەر گەندەڵەکانی ئەوان دەکا یاخود دۆستیەی گەندەڵی لە هەرێمی کوردستاندا ئاشکرا دەکات ڕاستەوخۆ دەیخەنە پاڵ تیرۆرەوە ئێمە دۆسیەی سەردەش عوسمانمان بیر نەچۆتەوە لە ساڵی 2010دا سەرباری تیرۆرکردنی ئەو ڕۆژنامە نووسە حکوومەتی هەرێمکی کە پەیوەندی لەگەڵ ڕێخستنەکانی ئەلقاعیدەدا هەبوو ئەو کاتە لە ئێستاشدا بۆ ئەو دۆسیە بامان شێواز ئێمە گومانی گەورەمان هەیە کە چیتر درێژەکێشانی ئەو بارودۆخەوە چیتر هێشتنەوەی ئەو زیندانیانە لە زینداندا زیندانێکی گەورە لە هەرێمی کوردستاندا دروست دەکرێت بۆ ڕۆژنامە نووسان و چالاکوانان بۆیە پێویستە سەرجەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دام و دەستگاکانی پەیوەند بە ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی مافی مرۆڤ بێنە سەرخەت و چیتر ڕێگە نەدەن ئەو زیندانیانە لە زینداندا بمێنەوە. هەڵبەتە زۆر سپاس کاک کامەران ئێمەش لە ڕێم بەرنامەیەوە سەرخۆشی لە خانەوادەی ڕۆژنامەوان شێروان شێروانی دەکەین بەڕاستی ڕووداوێکی زۆر ناخۆش بوو ئەوەندەی ئێمە بزانین کە گوێمان لێ بووە بەر لە کۆچی دوای باوکیشی بە هیوا بووە کە چاوی بە شێروان شێروانی بکەوێ بەڵام ڕێگەیان پێنەداوە ئەلبەتە زۆری شەوڵماندا کە ڕووگەشخان خێزانی هاوژینی شێروان شێروانی بەشدار بێت لەم بەرنامەیەدا بەڵام بەهۆی پرسە و هەلومەرجی ئێستا بەداخەوە نەیتوانی بەشدار بێت بەڵام ئەوەندەی کە ئێمە لە ئەوانەوە بیستمانە باس لەوە دەکەن کە کاتێک کە شێروان شێروانیان بینیوە چاویان پێکەوتووە بۆ چەند خولەکێک هەستیان بەوە کردووە کە کێشی شێروان دابەزیوە لەگەڵەوەشدا کەسێک چاودێری کردوون ڕێگەیان نەداوە بە باشکاوی گفتوگۆ بکەن لە نێو خۆیاندا. دەگەڕێمەوە لای کاک خەتاب هەست دەکەین لەو دۆسیەیەدا لایەنە پەیوەندیدارەکان یاخود لایەنە سیاسیەکانیش بە ئۆپۆزیسیۆن و باوانەی دیکەشەوە وەک پێویست هەڵوێستیان نەبووە. ئایا ئەو کەسانەی کە دەستگیر کراون کەسانێکن لە دەرەوەی حیزبە سیاسیەکان کەسی سربەخۆن و لەبەر ئەوەیە کە وەک پێویست نهاتونە سەرخەت یاخود ئەرکی چیەکە ڕۆڵ بجێڕن کە مامەڵەیەکی قانونیانە لەگەڵم زیدانیانە بکرێت؟ وڵا گۆرەی بۆ چۆنە من یعنی ئەف حزبێن سیاسیین کوردیژی وەکو عشایرت کوردینە وەکو سیستەمی عشایری کارە خۆتکردن یعنی هەر کەسێکی کوش بنەماڵەوانە بێت یان ژیاندامێوانە بێت ئامادەرینە بە ڕێوانی ژێ بکەن دەمێکیدا کۆ هەوڵاتی پاراستنە هەوڵاتی ئەرکی حکوومەتەیە
دوام جی پاراستنا شکوه این مروفیه ارکی همی مروفه که او حزبین که پیشتر هنجی براستی جی نک بس اپوزیسیون خو پاراستنا آزادیا را در برنی و مافد مروفی کردستان نه ارکی اپوزیسیون دا صلاتیه ارکی حکومتیه هرچی حزبك حکومت و چه حزبك جی اپوزیسیونه بداخوا هر دو لاین جی لانك دا صلات دارك و او تشد في ريكي و كسا بدين بكد لاني اپوزیسیون جی چونکو کومکا خلافات يعني جي وكيك هزرنا كرنات قلبان كسا هاي بله طبعا نيفك شوازي دا تر رنگا اندامن هیچ حزبك سياسي كردستان نبن جبر هند كساك شوازي دا نهاية سرخد دوام جارجي الرؤية اخلاقي و اف حزب سياسي هم اپوزيسيون هم دا صلاة جي توشي كارساتك اخلاقية بين بريكوتك يعني كارساتك قانوني بج بركو باراستنا شكوى هولاتي اركي حكومتيا تقال همي حزب سياسي وهمي كسا بدنگ بون السربي يكم جارات بجم گيروكرنا اوا كسا يعني جرتنا اوا واتو متا يكم جار بو ترساندنا خلقي كديه دوام جار جي اندام لان دين روس اپوزیسیونی که سیاست الحکومت داد کن سیام جی دستالات خو نشاره يعني بوكو بشيت كومك خلقي برانبر خب راوستين تا سر دلیل نرواد گله بود کل بردام دستالات کردستان پنگاوی تاوتی بس بدنگی و براستیجی دیتنا من جدازدانا مبادئ يعني برانسيب اخلاقي سياسي قانوني مروفيه كو ابا دبيت هزر بسروشني هزر تدابكن و پاراستنا شکوه مرو هولاتی کرد بوا گرنگ بدنه اندام دوا بله کاک خطاب ئێستا لەم کاتەدا دۆسیەی ئەو زیندانیانە جڵەوەکەی لە دەستی چێدایە تەنها هێزە ئەمنیەکان یاخود ئاسایشی گشتی مامەڵەی پێوە دەکات یاخود هیچ پەیوەندیەکی هەیە بە دام و دەستگای دادوەری و وەزارەتی ناوخۆ و دامەزراوەکانی دیکەی حکوومەتی وڵا خو کەیس درستی و نەکەیس او كوما مروفاجي همي دستي اصلا شو گشتيا هولري ده يعني خرونا يعني براستيجي كنت بيجي الرولة دادجيه تدا او رولة بتاويك وياسا ودستور العراقي وهريما كردستان بيجي وصانينا فيش ران يكي جو وصانينا بالكو دستا دواكاري گشتي هر غايبه نافي باباتي دا كو افيش الكاري همي تنكرن دوام جي انجمان دادوري جي براستيجي نشياد وا كيسا دا باشا جواد زيده سربخوی خو یعنی جی هبون خو درست فهمینن جبران داد بجم تا ولا کیس را دستی وای دستی دزگیت امین دا وکی واد به چا برباد ببنده در باس زیندانیەکان دانیان بە هیچ کام لەو تۆمەتانەدا ناوە کە ئاراستەیان کراون لەلایەن دەسەڵاتەوە او باشی کوماش نزیک دیتین مثلا ما مستابدل و بد وید مایکاتین گرتنت گل شیروان و سروی کیسی کو ام لبشدار بین اصلا هیچ توش تکلی دانینه حتی دام ببینن يعني كي نيته كيف بتشوف خربابونا كيف كده بكنجي توانا بكنجي تشته حتى كوبين دام بيدانا بيردن كرن يام بيب دريخن اگر ها تو تشته دير سر هيا تشته دي وهيا كو او بجما بالجيل سر هيا يا خو بالجتين را دسكرين بو محكمه كشفاف بو دادگاه كراس سربخو او دادگاه سر دريت قال كده خو قابله يجيل سر ماده 2 اتصالات اسايش بگرت حبت حيوانه هرت خلق ببينت بكنجي قانونه رنگ همي تهانوي او بود اگر کر به تو مدبار جی به تو تاوان جی انجام داد بزحمت ترین ریک او شش هی برنگ دادگاه وی سزا بدد اگر ها تو وکر بد یا هفت هی بنده شويه تی و سر ماده 2 اتصالات یا کنگی شو لیاسایه يعني هم بجن چی گله گرنگه یکم جار حکومت هرمه دوم جار دستگاه امنی هرمه کردستان رزل خو بگیرن رزل یاسا خو بگیرن رزل پارلمان خو بگیرن رزل دستور عراق بگیرن کوم گریدای آزادی ریکفنامه ناف دولتینه دستور عراقی نه گریدای یاساین پارلمان کردستان هر چه نبود یعنی دستالات کردی نوکه داجی پارلمانی دا زورینه نه هر چه نبود رزیل شکو نویسین پارلمان کردستان خو بگیرن هر من بس بده خواست هم بری سر دریه که یاسایی دروز بکن هشیار بن هگر بو راست گرنگه فریما گرنگه اوه هرم سمعت خو هی مروف کرد شکو خو هی بچه برز و اخلاق و سر دلیت گل حالاتی خواه گزتر ما چی دیده خواست نکی گله زۆر سپاس کاک خەتاب دەگەڕێمە وڵات کاک کامەران ئێوە وەک ڕێکخراوی سیپیتی بەنیازی چین هیچ پلانێکتان هەیە کە لەمە دووە چۆن مامەڵە لەگەڵم دووسێدا بکەن و بەنیازن چ میکانیزمێک بگرنە بەر بۆ ئەوەی ڕێکارەکانی
لایەنی کەم لێپرسینەوە لەو زیندانیانە بە شێوەیەکی قانونی بەڕێوە بچن وەک کاک خەتاب ئاماژەی بۆ دەکات کە تاکو ئێستا زۆر ڕێکاری ناقانونی گیراونەتە بەر. بەڵێ کاک شاسوار ئێمە هەر لە سەرەتای وەک باسم کرد پێشتریش هەر لە سەرەتای ئەم کەیسەدا ئێمە تەواوی ڕێکخراوە نێودەوڵەتەکانمان ئاگادار کردوێتەوە. ئێمە لە ئێستادا کەمپینێک لە ناوخۆی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان بەڕێوە دەبین. لە دەرەوەش و لە ناوی هەرێمی کوردستانیش فشار دەخینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و دام و دەستگا پەیوەندیدارەکان بۆ ئەوەی مامەڵەیەکی قانونیانە و ئینسانیانە لەگەڵ زیندانیانی بادینان و هەروەها شێروانیدا بکەن. ئێمە لە سەرەتای ئەم ساڵەوە دەستمان کردووە بە جۆرێکی تر لە ئیشکردن سەبارەت بەم بابەتە کە ڕای گشتی لە دەرەوەی هەرێمی کوردستان ئاگادار بکەینەوە. لە ناوخۆی هەرێمی کوردستان داوەندەی پێمان کرابێ فشارمان خستۆتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان. لە سەرەتای ئەم ساڵەوە دەستمان بەوە کردووە لە ڕێگەی ئاگادارکردنەوەی دام و دەستگانی و دەوڵەتیەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستان فشار بکەینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها پلانی خۆمان دەبێت لە ئایندەدا لەگەڵ خانەوادەی دەستگیرکراوەکان بتوانین فشار بکەینە سەر حکوومەتی هەرێم. ئێمە نامەی پشتیوانیمان بۆ زیندانیان ناردووە بۆ ناو زیندان لە هەمان کاتدا نامەمان ناردووە بۆ دام و دەستگا پەیوەندیدارەکان هەم لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەم دیندار زێباری ڕێخەری داکۆکیکردن کە ئێستا دام و دەستگاکەیان گۆڕاوە لە وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتەکان بۆ داکۆکیکردنی نێودەوڵەتی. وەزیری ناوخۆ هەموو ئەوانەمان مخاتەبە کردووە و جەولەیەکی تری مخاتەبەکردنی دام و دەستگا حکوومیەکان دەست پێ دەکەین لە ئایندەیەکی نزیکدا بۆ ئەوەی هەم زیندانیانی بادینان و هەم شێروانی مامەڵەیەکی قانونیانە و ئینسانیانیان لەگەڵدا بکرێت لە مەودووە. زۆر سپاس دەکەم کاک کامەرە. کاک خەتاب ئێوە وەکو پارێزەران بەنیازن چی بکەن لە مەودووەوە دام و دەستگا پەیوەندیدارەکان چەندە هاوکاریتان دەکەن کاتێک ڕێکارەکانی خۆتان وەک پارێزەر جێبەجێ دەکەن؟ ئایا گیرۆگرفتیان بۆ پارێزەرانیش دروست نەکردووە یاخود هیچ کام لە پارێزەران ڕوبەڕووی هەڕەشەکردن یاخود ڕێگری و بەربەست بوونەتەوە لە ماوەی چۆن بڵێ بەڕێوەچوونی ڕێکارەکانی ئەم دۆسیەیە؟ وڵا ئەوەکو پارێزەت کن ڕاستەخۆ کارێ پارێزەرە گرێدای دادگەهێ و دادوەرە و یاسایە ئەنی ئەم جارێکۆدی هەروێت بێژین هەر کوێف کەیسە نەهات نەگەهشتە دادگەهێ و دادگەهێ سەرەدەریەکە یاسایی نەکرد ئەم چکن یعنی ناز بم کێ دیبێت کی پارێزەر بێتێدا کارێمەت گەل ئەم نەمنتەسبێ دەستگایت ئەم نینە حتا ئەم چیم سەرەدەریەکی وەکی وافێت بکەل وکن ئەم پارێزەرین پارێزەر کارێمەت گەل یاسای و دادگەهێ و دادگەه خوا نشید او قدرتانینه کو و کیسب تمامی ورگرد دواکار گشتی وی ولاتی وی رنگی آگهی بی آگه الهرم کردستان کو پیشرکاریت اینکرنه اول کی و یعنی و پیشرکاریا پراوستینن اول کی حکومت هرم یعنی دوسیه اکلا بکد و اگر تشتکه بودن دادگاه دائم جو کو پارێزەر شمپینگا بود قبا بریسر یا ما او گریدای بت بابتن یاسایی و تایبت جی ئەوە کوام داخواستکن هەم شڕێکخراوێ ناودەوڵەتی هەمش قۆنسڵیاتن وڵاتە ڕاستیژی تێبینیە کە هەیە ئەس دێ حەزکمە تێبینیێژی بێژم ئەو گرتیت نوکەی گرتی نەگرتیت بادینانن گرتیت ئازادیە ڕادەربڕینە و مافێت مرۆڤینە لە هەرێما کوردستانێ نەگرتیت بادینام تەنێنە یان کۆمەکە کەسا بێت گرتنە سلێمانیە ئەس ڕاستیژی هیچ گەلەدەنیە بێژم گرتیان سلێمانیان گرتیت دهۆکان هەولێ بەشێکیش بۆ هەولێرن بەشێک شوە ڕەنگە سلێمانی گرتیوە مهم ئەوەی گرتیان دەستگەهێکی نەکۆڤی وڵاتی شەرعیەتە خۆ هەی بجا خراپ گرتیە باش گرتیە بناوێ حکومەتی هاتی گرتن ئەگەر کەس نەشت کەس ماڵە کەسی ناوێ حزبێکی بگرێت و وەکی خۆیەکە حەزب بە ئەمزانەوە چاو سەرەدەریت گە حزبێکی ئەن ماڵەت وە دازانە گرنگ گرتیان ئەف گرتیت هەی گرتیان پیشلکاریان بەشێکێت یاسایینە ئەم شوێت خازین هەم حکومەتە هەرێمێژی ینی ڕاستیژی وەکو هەوڵاتیەک جارێ نەوەکو پارێزەرێکی کەیسیدا وەکو هەوڵاتیەک بژم ئەم شەرمێش خۆتکەین کو ئەف جوورە سەرەدەریە بەرامبەر مرۆڤی تێتکردن لەوی وڵاتی دەڤە حکومەت بچێکی سمعەتە وی وڵاتی بۆ گرنگ بێت ئەف خاص ئەف کابینانی یا حکومەتێ حتا بەژی دەربەی بێ ینی لژنا یاسایی یان لژنا مافێ مرۆڤی پەرلەمانی کوردستانی ئەس نزانم کاریەوە چییە ینی ئەوە چ پێچێت بێت شولو عملەوە چیە دوێرە دەک و ئەف هەمی پێشلکاریەتێن کردێ پێچێنان بجارێکی بێژتە وڵا شکوە هەوڵاتیە کورد گەلە گرنگترش
منصبی حزبێکیان کەسێکی ئەوەکو ئەم دەخواستکن ئەوەکو ڕێکن جێوێ یاسایی درست دەکوام وەکو پارێزە بشین کاری خۆی یاسایی دروست بکرد. بەڵێ ڕەنگە ناوهێنانیان بە زیندانیانی دەڤەری بادینان پەیوەندی بەوە هەبێت لەم 2 ساڵەدا چالاکانی مەدەنی ڕۆژنامەوانان کۆمەڵێک ناڕازیبوونی بەرخەوان لەو دەڤەرە سەریان هەڵدا لە 2 ساڵی ڕابردوو بەشێکیان لە دژی بنکە و بارەگاکانی تورکیا بوو بەشێکیشیان لە دژی بێموچەی و ببوورە ینی ئەسویژە ڕاست بکەم ینی ئەگەر ئەس بۆ نەمانە ئەسخوا خەلکی زەخومە زەخۆ کو زۆرترین جۆش و خڕۆشە نەڕازی بوون و ئەوە هەمیال زاخۆی هەی نەنینە بەردەوام میدیا ئەس هەستکم ڕێگە کەناڵێتە ڕەبێژم میدیای وەکیری کو خەلک بێ تایبەتمەندیش بادنەن وەرگرت کو خەلک نەڕازیە بەس میدیایەک نینە بێ خەلکی وەختنە خەلکی نەڕازی وەرگرت میدیال بادنەن هەمی میدیا دەسەڵاتی چجارە ڕەخنێن خوا ناگرێت ئەو نینە کۆل دهۆکێ دوا 2 ساڵادا خەلک نەڕازیە خۆ پیشاندانێکری هەندە ساڵە خەلکێت وێرە دنیایەکە خەلکی وێراتی تیرۆرکردن سەرا چی سەرا ئازادیە ڕادەربرنێ ئەخوا ژەر خەلکی وێری بەس کو میدیایەک نەبێت میدیایەکە جەری یا سنگ نەبێت جورەتە هەندێ هەبێت کو بێت دو لێ دوانە ناو خەلکێکی وەرگرت ئیتر خەلکی دەنگی خۆ بچ بگەینن دوا ساڵێ دومایکێدا تۆڕێن جوواکی کەناڵێن تایبەتی وەکیوی کەناڵیان دەتاخبین بوون خەلکی شیاتی ڕە پەیامەت خۆ بگەینش بەر هەندێک نوکە هەواکو بێژن بادنان تازە دەنگی واتە ناڕەزایەتی هەمیشە لە دەڤەری بادینان هەر هەبووە بەڵام هەر هەبووە دەنگیان نەگەیشتۆتە ڕای گشتی هەر هەبووە بەڵام وەسیلەیەکیان نەبووە و دەنگە بگەێنە هەموو خەڵکی کوردستان ئەگینە هەر هەبووە دەنگەکە زۆرش بەرز بووە بەڵام گوێک نەبووە گویان لێ بگرێت بەڵێ کاکی خەتا باو پرسیارەش بکەم یەکێک لەو تۆمەتانەی کە ڕوبەڕۆی بەشێک یان با بڵێن زۆرینەی زیندانیەکان دەکرێتەوە دەڵێن سەر بە گروپی تێرۆریستی بوونە یاخود سەر بەدەستی دەرەکی بوونە ئێوە وەک پارێزەران لەو بارەیەوە چی دەڵێن بەتایبەت هەندێکیان تۆمەتبار دەکرێن بەوەی کە ئەندام و لایەنگر یاخود کاریان بۆ پارتی کرێکارانی کوردستان پەکەکە کردووە بەپێی قانون کە ڕێکخراوێکی سیاسی یان حیزبێکی سیاسی هی دەرەوە بێت یان ناوخۆ ئەگەر نەخرابێتە لیستی تیرۆرەوە یاخود ئەگەر قەدەغە نەکرابێت لە وڵاتەدا کارکردن تێدا قانونیە یاخود تاوانە کە بە جۆرە تۆمەتبار بکرێت وڵای هەدی من زانیە مە نەزانیا کەش ئەبێت هاتی گرتنی ئەندامی ڕاستە خۆی پەکەکێ بێت ئەنی پارتا کرێکارên کوردستانê بێت بەس ئەم gelek bi ronî bêjin ev yasa negot min min pê xweş nîne ku xwîna me herdûkayeke xebatekî encam din belam yasayên Herêma Kurdistanê de pekeke wekû pekeke wekû parta kirêkarên Kurdistanê pekeke sansorkiriye yasayet Iraqê de sansorkiriye ew delîbê bê çendê dibîne eger nebûne mane balê wê ku tevgera azadiye ew bizanim li Herêma Başûrê Kurdistanê endambûnê wêrê de ku moleta fermîl Iraqê ye yani ev xwe nayete hejmartinê ev ku tawanbarê yan jî terorist e ev xelkê ku têdgirtinê zorîna we hîç peywendî PKK venîne belku hîç peywendî hizbeka siyasî venîne ewa ku gelek cêşanê bûme carê dervey ku parêzer bûme ku hewlatiyekî li Herêma Kurdistanê ewa ku min têşînit ew wextê behsê destê derekî dikin destê derekî her hikûmetek her desthilatek ku behs lê bikit û gelek ronî bêjte xelkê xwe destekê derekî hey kewate ew kir hikûmraniya wî welatî naye çünkü heke hikûmetek hebe naçebit nahe li destê derekî bê nav welatî wî de heke destê derekîn de kara eş ku herê hikûmetê û dezgehê emnî çi ye yani ev cûre tohmetane daîman hizbên siyasî zanî rastexû danpêdane nebûna emniyeteke baş eger hatû destê derekî nav welatê te de hebe ev êk dû berdam ev cûre karînane ku eger hatû wala ev destê PKK piştan ev destê dekî derekî piştiyan ev muxerrebin ev têk derin ev kûmeka bihanane ew desalat kartînin ev çareserî vê nebin ev çareserî bû miletê xwe vê nebin dêva cûre tometa bikarîn ji berin dê ronî hîç tiştekî dadgehê bûme neselmiye hîç carekî ji net got net wade nerçîl dadgehê ku ev peywendiyeka teroristiyan peywendî livîneka teroristî ve hebûna kesekî terorist nav dawe ئەو کەسانەی کە دەستگیریش کراون لە ناو خەڵک ناسراون دیارن کەسانێکن کە مامۆستان کەسایەتی ئاینین یاخود ڕۆژنامەوانن خەڵکی بە تەواوی مەدەنینە و لە ناو شەقام و لە کۆمەڵگەشتدا هەروان ناسراون
ڕێتی ناچێت پێم وایە تۆمەتێکی وە ناڕاستە بکرێت وانە زایتون ئەم ناشێنێک جاری بژنێتە کەس بێت گرتی و یەک نەگرتی و کەس چ نەکردە بەس ئەم چوت بێژن ئەم بێژن وەختی کەسێکی تاوانێکیان تۆهمەتێک سەرابێت دادگایەکی جهێتێک لەکردنا توێت تۆهمەتیان نەک مەزاجت شەخسی و جهەتە تایبەت ئەو جهێتە تایبەتانە وەک باست کردیان ئێستا کارەکانی ئێوەش ڕەنگە وەک پارێزەر بەباشی بەڕێوە نەچن چونکە دۆستەکە کەوتۆتە بەردەست ئاسایشی گشتی لە هەولێر ئەوانیش بە پێی ڕێکارەکانی دادگا مامەڵە ناکەن لەگەڵ دۆستێکە واتە لە زۆر بەڕۆنیاڵێم ئاسایش تا عملیان لەگەڵ یاسا و دادگا باش نییە ئەمە زۆر بەڕۆنیاڵێم ئەمە خۆوازەحە بەس یەک شتی ترە ینی خەڵکێکە دەستگیرەکرێ تر 2 مانگ 3 مانگ بە دوای داگەرن تا ئەمە زان لە کوێیە ئەمە کەیشی دەستگە ڕسمیەکانە ئەمە یشی شوێنی تایبەتە یعنی 2 مانگە بە دوای دا بە ئەم لاو ئەم لای بۆ بکەم بزانم کاکە ئەم برادرە لە کوێ گیراوە لای کێوە گیراوە دادگا ئاگای لێ نییە دەستگا ئاگای لێ نییە پۆلیس ئاگای لێ نییە ئەگەر دەستگای تایبەتی تر نەبێ ئەمە لە کوێیە مەبەستم لێ ئەوەیە بەڵێ زۆر سپاس دەکەم کاک خەتا بەگەر هیچ قسەیەکی کۆتاییت ما بێت فەرموو زۆر سپاس بۆ وا و بی بەرنامە یا وەکو گەلێک ئەس حەسکم پەیامە دروست بگەینم ئەوە جهێوا تۆمەتبارە ئەگەر بەردن دێن دهۆکێ ئەگەر بمینن تێداژی لازم دهۆکێ بێن دادگاکردن ئەگەر ڕاستە تۆمەت هەنە ئەو داخوازش ئەوە کەساتکن یەک و سمعەتا بێ هەرێمێ بووە گەلێک مهم بووە گەلێک گرنگ خەمێش وێ چەندێ بخۆن و داواکاری گشتی و ئەنجومەنی دادوەریژی هەست پێ بکرد کو ئەو ژێ بیوەڵاتی پرێبەت بن ینی بێن بزانە جوورە پێشەلکاریە ناچێ بێت بەردەوام بن ئەبەژی بوومە هەمیە خراپە و یەکەم جار بۆ حکومەتێ و دوام جار بوو وێ کابینە حکومەتێ و سێم جارجی سەر هەوڵاتی کوردستانە گشتی زۆر سپاس دەکەم کاک خەتاب لەگەڵمان بمێنەوە بۆ چوونی یاخود وتەی کۆتایی کا کامەرانی ژوەرگرم کا کامەران ئەوەندەی ئێوە زانیاریتان هەبوو بێبەر لەوەی کە دۆسیەکە یاخود بڵێن زیندانیان بگوازرێنەوە بۆ زیندانی ئاسایشی گشتی هەولێر هیچ زانیارێکتان دەستکەوتووە کە پێشتر لەکوێ بەندکرابوون و ئەو زیندانیانە لە ژووری تاکە کەسی بەندکراون یاخود بە شێوەیەکی دیکە بەندکرابوون بەڵێ کاک شاسوار ئەوەندەیە ئاگادار بین لە سەرەتای دەستگیرکردنی ئەو زیندانیانەی کە لە بادینان دەستگیرکران هەر مامۆستا بەدەربەرواری و ئومێد بەروشکی و ئەو زیندانیانەی تر سەرەتا بەشێکیان لە زیندانی تایبەت دابوون هەرێکیان لە ژوورێک دابوون واتە زیندانی تاکە کەسی دواتر هەمویان بێکەوە بوون یعنی لە زیندانی تێکەڵ دابوون نەگەوەی بڵێ بێکەوە بتوانین یەکتر ببینین تەنها جارجارە توانیویانە یەکتر ببینن لە ڕاڕەوەکانی زینداندا لە زیندانی زرکا بوون دوای ئەوەی کە شێروانی دەستگیر دەکرێت هەموو زیندانیەکان دوای شێروانی دەستگیر دەکرێت کۆمەڵێکی تر لە چالاکوانان و ڕۆژنامەوانان لە بادینان دەستگیر دەکرێن دواتر هەر هەمویان بێکەوە دەنێردرێن بۆ هەولێر لەوێ نازانین لە چ زیندانێکدا بوون سەرەتا بەڵام بێگومان لە دەستگای ئاسایشدا نەبوون لە یەکێک لە زیندانەکاندا بوون بەپێی هێندێک زانیاری دەڵێن لە مەسیب لە زینداندا بوون ئێمە ناتوانین پشڕاستی ئەوە بکەینەوە چونکە بەڵگەی تەواومان لە بەردەستدانە بەڵام دواتر هەموو زیندانیەکان دەگوازرێنەوە بۆ زیندانی ئاسایشی گشتی لە هەولێر و لەوێدا هەمویان بێکەوە دەکرێت بە یەک پاکێج و وەک یەک پاکێجی زیندانی لەوێ مامەڵیان لەگەڵدا دەکرێت دەبێت دواوتەش لە ئێوە ژوەرگرم کا کامەران ئێوە دوایین وتەتان چییە دەربارەی ئەم دۆسیەیەوە چ داواکاریەکشتان هەیە لە دام و دەستگا پەیوەندیدارەکان وەک ڕێکخراوی CPT کار لەسەر ئەم دۆسیە دەکەن بەڵێ بەداخەوە ئێمە پێمان وایە ساڵ بە ساڵ ڕەوشی ڕۆژنامەگەری و ڕەوشی ئازادی ڕادەربڕین و ڕەوشی پیادەکردنی ئازادە مەدەنیەکان لە هەرێمی کوردستاندا ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ بەرەو خراپتر دەچێت بەپێی دوایین ئامار کە دەستگایەکی تایبەتمەند لە بواری ئازادی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان بڵاوی کردوێتەوە لە ساڵی 2019دا 349 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دراوە لە ساڵی 2020دا سەرباری هەبوونی ڤایرۆسی کۆرۆنا و نەبوونی
چالاکیەکی مەدەنی لە هەرێمی کوردستاندا نەبوونی چالاکی زۆر لە هەرێمی کوردستاندا ئامارەکە بەرز دەبێتەوە بۆ 385 پێشێرکاری ئەمە پێمان دەڵێت کە دۆخی ڕۆژنامەگەری دۆخی ئازادی ڕادەربڕین و دۆخی پیادەکردنی مافە مەدەنیەکان لە هەرێمی کوردستاندا ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتری دەڕوا بۆ ئێمە داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە وەک ڕێکخراوی CPT وەک ڕێکخراوێکی نێودەوڵەتی داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە کە ڕێز لە ئازادیە ئینسانیەکان بگرن ڕێز لە ئازادی ڕۆژنامەگەری بگرن لە هەرێمی کوردستاندا وەکار بە سەرباری هەموو تێبینیەکانمان لەسەر یاسای ڕۆژنامە حەوت سەرباری هەموو تێبینیەکان کار بە و یاسا بکرێت لە هەرێمی کوردستاندا و دوا داواکاریمان ئەوەیە ئەو زیندانیانەی کە لەسەر ئازادی ڕادەربڕین لە بادینان دەستگیر کراون هەم لە مامۆستا بەدەل بەرواریەوە بۆ ئومێد بەروشکی و تەواوی زیندانیەکانی تر بتوانن کە سوکاریان ببینن بتوانن پەیوەندیان لەگەڵ خانەوادەکان هەبێ هەر کاتێکە خانەوادەکان ویستیان چاوپێکەوتنیان لەگەڵ ئەنجام بدەن و هەروە پارێزەرەکانیان بتوانن بیان بینن لەبەرەوەی ئەم دۆسیەیەکی تەواو تاوامەدەنیە پەیوەندی بە هیچ دۆخێکی تری نەخوازراوە نییە کە ئەوان ئاماژەی پێ دەکەن سەرەتاییترین مافکە هەیان بێ ئەوەیە کە بتوان پەیوەندیان لەگەڵ پارێزەرەکانیان و هەروە بتوان خێزانەکانیان ببینن ئەمەش سەرەتاییترین داواکاریە کە خانەوادەکانیان هەم بە ئێمەشان ڕاگەاندووە هەم بە دەستگا حکوومەکانیان ڕاگەاندووە کاتێک بۆ میدیاکانش قسە دەکەن هەمان داواکاریان هەیە بۆ ئێمە داواکارین کە بە زووترین کات خانەوادەی هەموو زیندانەکان بتوان بیان بین و لە پەیوەندی بەردەوامدا بن لەگەڵیاندا. بەڵێ زۆر سپاسان دەکەم کامەران عوسمان نوێنەری ڕێکخراوی CPT بۆ مافی مرۆڤ هەروەها کاک خەتاب عومەر پارێزەری دۆسیەی زیندانیانی دەڤەری بادینان و هەولێر زۆر سپاسان دەکەم بۆ زانیاریەکانتان. بینەرانی هێژە لەم بەرنامەیەدا باسمان لە دۆسیەی زیندانیانی دەڤەری بادینان کرد کە زیاتر لە 3 مانگە بە کۆمەڵێک تۆمەت کە ڕوون نەبوونەتەوە لەلایەن هێزەمینیەکانەوە دەستگیر کراون و وەک ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و پارێزەرانی دۆسیەکەش ئاماژەی پێ دەکەن مامەڵەیەکی ناقانونی و لە دەرەوەی بنەماکانی مافی مرۆڤ لەگەڵ ئەم زیندانیانە دەکرێت. ئێمەش لە ڕێی ئەم پلاتفۆرمەوە داوا دەکەین کە بە زووترین کات ئەم زیندانیانە ئازاد بکرێن هەروەها مامەڵەیەکی قانونیان لەگەڵ بکرێت. تا بەرنامەی داهاتوو بمینن بەخێر هەرشاد و سەرفراز بن لەگەڵمان بن سبسکرایبی کەناڵی یوتیوبەکەمان بکەن هەروەها ببنە ئەندامی خاوەن ئابوونە لە پلاتفۆرمی یاخود لە ماڵپەڕی پاتریۆن تا دیدار هەرشاد بن.